بینەر و بیسەرین کوردستان 24 دەمەوە باش هیڤیا دەمێن خۆش و سەلامەت بووەت خازین خۆشحاڵ و بەختەوەرین جارێک دن هاتی نەفدی دەڕەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەڵەکە کادیش بەرنامەیە ئب کوردی حەج سەفەرە جەستەی و سەدا و دەنگڤەدانە ڕۆحی ئەبجه ئانینا فەریزا حەجێ ئەیکەش هیڤین هەر باوەڕدارێکێک و ژیانە خودا ئەنجام بدەتن لەوڕا بوودەمێ چەندین ساڵان پێکۆڵان دکەتن ji بۆ مەرەما خۆ بەرهەفکردنێک و حەجێ ئەنجام بدەت ئەتناوە ژیانە خودا بەڵام ئەوە جێ سەرنجی ئەوە کو هێشتا ژمارەیەک ئەلوان کەسێن حەج ئەنجام دای کاریگەریە حەجکردنێ ڕەنگڤەدان نینە ئەتناوە ژیاناویدا ئەوە ژی بێگومان دیار دەکە جێ پرسیارەیە و سەر ڕاوستانەیە لەوڕا ئەت بەرنامێ بە کوردیدا بەدوێتن تیشکە خۆ بەردەینە سەر ئەوێ مژارێ کو ئەف دەمە یێ هاوتایە ئەتگەل حەجکردنێ و قوربانیکردنێ مەژی دەوێتن ئەم چەند شروڤەکە و چەند ڕوونکردنێکی بدەینە سەروی بابەتەی گەل زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق ناوێ خۆ ناوێوە خێراتنەکە گەرم جەنابی مامۆستای دکەین زۆر بەخێر و مامۆستایشە مامۆستا وەکەمە ئاماژە پێدای کە حەج ئێکەش ڕوکنین ئیسلامێ کە هەر باوەڕدارێکی ئەو هیڤی هەیە ڕۆژێکیش ڕۆژان ڤی ڕوکنەی ژیانە خودا ئەنجام بدەتن لەوڕەمە دەوێتن ئەم vê pirsiyarê arasteyî cenabê te bikeyin aya nihênî û felsefe û mana û ramanên veşartiyê li piş heçkirinê çi tiştin em dikarîn çawa ji wan ramanên nihênî yê hecê tê bigihîn بەڵێ بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان تەماشاکە ئێمە چۆن زانیمان خودا بەێ توانای بەسەر هەموو شتێکدا هەیە چۆن زانیمان خودا عەلیمە بە هەموو شتێک ئەمە دوو دێڕن نەمان دەزانی کەواتە لە پێناوی سەلماندنی ئەوەی کە خودا توانای بەسەر هەموو شتێکدا هەیە لە پێناوی سەلماندنی ئەوەی کە خودا بە هەموو شتێک شارەزا و عالیمە ئەم هەموو بوونەوەر و ئەم هەموو وردەکاری دروست کرد خدا فەرمووی الله الذي خلق السبع سماوات ومن الأرض مثلهن يتنزل الأمر بينهن بۆ ئەم هەموو زۆر زۆرە لتعلموا أن الله على كل شيء قدير وأن الله قد أحاط بكل شيء علما ئێستا لە هەر کەس بپرسی چۆن قدرەتی خوا دەزانی دەڵێ لەم کەون و لەم بوونەوەرە و دێت و دەڕوا و هەموو شتێ بە پێی یاسا و نیزامێک ڕێکخراوە سیستەمە چۆن دەزانی خدا عالیمە بە هەموو شتێک یەکسەر لە بوونەوەر و لە دروستکراوەکان شت دەهێنێ مەبەستم چی بوو مەبەستم ئەوە بوو عەبدوڕەحمان بەگی بابانی شاعر چونکە ئێمە عەبدوڕەحمانمان زۆرە عەبدوڕەحمان پاشای بابان میری بابان بوو ئەو نا عەبدوڕەحمان بەجی بابان لە 67 وفاتی کردو شاعیر عەبدوڕەحمان بەگی بابان دەڵێ بوونی دنیا و ماسیوە بوونی دنیا و ماسیوە ڕەمزی ئیشارە و قودرەتە یعنی چی؟ یعنی دەڵێ ئەم دنیایە کە خوددا دروستی کردو وەکو ئاەتەکە کە باسم کرد ئەم دنیایە کە خوددا دروستی کردو ماسیوای ئەم دنیایە و دەرەوەی بوونەوەر هەر هەمووی ڕەمز و ئیشارەی قودرەتە یعنی خوددا وای دروست کرد بە ڕەمزێک ببە بە ئیشارەتێک قودرەتی خودامان پێ نیشان بدات چ گرێدانێک هەیە نهێنیین حەجی فەکرا ڕاستە کەواتە حەجیش دەبێ هەندێک لەم ئیشارەتانەی تێدا بێ ئێستا کورد پێی دەگەم لەبەرەوە عارفی کورد مەحوی گوتی تێدەگا هەر کەس بکە فەهمی ڕموزی معنەوی هەجر و وەصلە نار و جەنەی ئایەتی لا یەستەوی ئەمە شەرحی کوردیە تێگەشتنی کوردانەیە لە قورئان وەکو ئەوەی عەبدوڕەحمان بەگی بابان مەحوی دەڵێ خوددا لە قورئاندا فەرموویەتی لا یەستەوی ئەصحاب النار و ئەصحاب الجەنە بیکەی بە کوردی زۆر ساکارە یعنی بە کوردی وا دەدێت کە دۆزەخیان یەکسان نین لەگەڵ بەهەشتیان وەک یەک نین ئەی باشە چۆن لە چی وەک یەک نین مەحوی دەڵێ تێدەگا هەر کەس بکە فەهمی ڕموزی معنەوی ئەبێ ڕەمزە معنەویەکانی ئەم ئاەتە تێبگەین ئەوی چییە هەجر و وەصلە نار و جەنەی ئایەتی لا یەستەوی ئەو نار و جەنەی لە ئایەتی لا یەستەوی ئەصحاب الناری هاتووە باسی هەجر و وەصل دەکا یعنی چی یعنی هەمیشە عارفی کورد خەمی لە لای چی بۆ لە لای دیوە معنەویەکە ئینسانی عادی بیری لە لای دیوە مادیەکە یعنی چۆن بڵێ دۆزەخ یەکسەر ئینسان بیر لە سووتان و بیر لە ئازار جەستەیەکان دەکاتەوە مەحوی دەڵێ هەجر و وەصلە نار و جەنەی ئایەتی لا یەستەوی گەورەترین ناخۆشی ئازاری جەستە نییە لە دۆزەخە دابڕانەکەیە هەجر و وەصلە
تەسەوەر کە تۆ بێنە بەرچاوی خۆت هەر یەک لە ئێمە تەماشای خێزانی خۆیکە ئێستا چەند خۆشە ئێمە ساڵێک و 2 10 15 20 و 50 و 70 بەیەکەوەین هەمومان بەیەکەوەین بەڵام ئەگەر ڕێنمایەکانی خوددا وەک یەک جێبەجێ نەکەین جێگەمان جیاوازە لە قیامەتدا ئەو جێجیاوازیە گەورەترین سزایەک گەورەترین عەزاب و ئازارێک کە تێجێژین هەجر و وەسڵەکەیە یعنی خێزانەکان دابەش دەبن هەندێکیان بۆ دۆزەخ دەچن هەندێکیان بۆ بەهەشت دەچن یعنی مەحوی دەڵێ عەزابەکە هەر مادی نییە عەزابەکە لەو هەجر و وەسڵەیە ئەمەش پەیوەندی چی بوو بە حەجەوە جارێکی تر هەر ئیشارەتێکی ترە کە ئەمە پێمان دەڵێ یعنی عیبادەتێکی تر واتایەکی تر لە قورئاندا ڕۆمانین ڤەشارتی پشت هەر شتێک لە پشتی هەیە وردوێت ئێستاکە دێن بۆ باسی حەج ئەلێرەوە مەلای جزیری بە ڕەحمەت بێ باسی ئەوە دەکات دەڵێ شیعرەکانی کوردی هەندێک جار دێڕێکی عەرەبی تێدەکەن لەگەڵ کوردێکە تێکەڵی دەکەن مەلای جزیری بە ڕەحمەت بێ دەڵێ لذی حجر وذی قلب يعني بۆ هەر کەسێک کە چۆن دەڵێ لذی حجر يعني عقل بۆ هەموو خاوەن عقلێک بۆ هەموو خاوەن قەلبێک لذی حجر وذی قلب شفاء في إشاراتي شفاء في إشاراتي ئامۆژەکان ئەڵێ شیفای تێدایە بۆ هەر کەسێک خاوەن عقل بێ بۆ هەر کەسێک خاوەن دڵ بێ تێدەگا کەوا شیفا لە ئیشاراتە دەڵێن ئەمە مانای چییە؟ دەڵێ ئیبن سینای فەیلسوف دوو کتێبی هەبوو کتێبی زۆرە یەکێ لە کتێبەکانی ناوی شیفاء یەکێ لە کتێبەکانیشی ناوی ئەلئیشاراتە مەلای جزیری دەڵێ ئێوە لە قسەی من تێبگەن کتێبەکەی من قسەکانی من وەکو مەلای جزیری شفاء في إشاراتي بقدر دوو کتێبی ئیبن سینا من شتم وتوە لێرەدا هەمیشە ئەوە مەلای جزیری دەزانێت کە ئێمەی کورد قەدری عارفی خۆمان نازانین لەوێ چ دەڵێ دەفەرمێ دێتەوە ئەم ئاەتە شەرح دەکات چۆن مەحوی گوتی هەجر و وەسڵە نار و جەنەی ئاەتی لا یەستەوی عەزابی معنەوی ئەوەیە کە یەکێ چۆ دۆزەخ دابڕان دروست دەبێت کەس و کارەکەی هەندێکی دەچنە بەهەشت و هەندێکی دەچنە دۆزەخ عەشیرەتێک هەموو کەس و کاری یەکەن هەندێک دەچنە دۆزەخ هەندێک دەچن بۆیە لە دنیا دەبێ هەمومان خوددا ناس بین بۆ دەبێت لە دنیا باشتر وایە هەمومان خوددا پەرست بین بۆ ئەوەی لە بەهەشتی شاو لە شوێنێکی دیکە و لە قیامەتدا کۆبینەوە بەیەکەوە لەبەرەوە گەیشتن بە یەکتر خۆشیە لە قیامەتدا بەڵام گەیشتن بە خوددا چڵەپۆپە و لوتکەی خۆشیە ئەمە یەکە دەبینی عارفانی کورد نەچوونە بە دوای مادیەکانی بەهەشتا بگەڕێن عارفانی کورد نەچوونە بە دوای حۆریە بگەڕێن عارفانی کورد وتوانە وەڕیضوان من الله ئەکبەر لەوە گەورەتر لە ڕەزامەندی خوددا گەیشتن بە ذاتی خوددا چۆن نازانم بە عەقلی ئێمە لێ تێناگەین ئەف هەندە گەلێکەوە گرنگ بیت مامۆستا ماوەڕا الشەیئان ماوەڕا الخەبەر کە تۆی تشتی بزانی ئەرێ بۆچی خودێ قورئانە پیرۆز ئەڤی ڕەنگەی نەبووە کە وردەکاری بوومە بەحەزکردن بۆچی بوومە هێلن گشتی بەحەزکردنە وردەکاری باس کردووە بەڵام ئەو کەسانە لێ تێدەگەن بۆیە دەڵێن قورئان بەشێکی هەموو کەس لێ تێدەگە وەکو ئەوتم لا یەستەوی ئەصحاب النار وأصحاب الجنة هەندێشتی دیکەی پێغەمبەران لێ تێدەگەن کە دەتوانێت عیباداتەکانی لێ دەربێنێ هەندێشتیشی هەیە یعنی هەر خوددا خۆی دەیزانێ هەر دەمێنێ جا لەبەرەوە کەواتە ئاستێ نزیک بوونە مرۆڤیش ڕەب العالەمین چ ئازدایە مرۆڤ دیکاریتن پیوڕەنگی وامانەی ڤەشارتی تێ ڕاستە کەواتە لێرەمە بەستمە و مەلای جزیری دەفەرمێ خوددا دەفەرمێ تەحیەتهم يوم يلقونه سلام تحيتهم يوم يلقونه سلام يعني يوم يلقونه مەلای جزیری بەدوای ئەمە دەچێ کە يوم يلقونه زۆر حاڵەتێکە ئینسان سامی لێ دەکە یعنی چۆن لە قیامەتدا مرۆڤی باوەڕدار بە حزوری خوددا دەگا چۆن یعنی چۆنە و هەستی پێ ناکەی ناتوانین تەسەووریشی بکەی بەڵام خوددا فەرمووی هەیە کەواتە گەیشتن و ئینسان بە دیداری خوددا پلەیەکی یەکجار گەورەیە تەحیەتهم يوم يلقونه لەبەرەوە مەلای جزیری دەڵێ یعنی مرادی هەموو کەس مرادی خۆی هەیە مەلای جزیری مرادی زۆر گەورەیە دەفەرموێ ژ دیدارێ مرادا من ببەخشی ژ دیدارێ مەبەستا من مرادا من ببەخشی مرادی من و ئاواتی من ببەخشی چییە؟ ژ دیدارێ ئەو لیقائەیە بەو لیقائە بگەم من هیچم ناوێ جا لێرە ئەوە بۆمان دەرەکەوێت لە ڕاستیدا ئێمە ئێستاکە گرفتێکمان هەیە وەکو باوەڕدار خوددا فەرمووی ئێمە چ جۆرێک باوەڕدارین بەگشتی يعلمون ظاهرا من الحياة الدنيا ئێمە بەس شتە ڕووکەشەکان بەس شتە دەرکەوتەکانی دنیا دەبینین وردەکاری و ئەوەی کە خوددا داوامان لێ دەکا ببینین نابین نمونەیەک پێ بڵێم یعنی مەولانای ڕۆمی دەڵێ کەسێک دەچێتە سەر بەحرێک جا دەڵێ ئەوە چییە من چوومەتە سەر ئەو بەحرە یەکێکی دی دەڵێ باشە تۆ جەڕەیەک ئاوت لێ هێناوە دەڵێ نەوەڵە دەڵێ من ئاوم لێ دەرهێناوە من لە تۆ باشترم
یەکێکی دی دەڵێ من لە تۆش باشترم دەڵێ چۆن دەڵێ من غەوسم کردو من چوومەتە نێوی گەڕاوە مرواری وشتم دۆزیەوەتەوە لە ژێری ئەو بەحرە کەواتە ئەگە تەماشای ئینسانێکی عادی بکەیت دەڵێ من دەریای سپیناوە ڕاستم دیوە دەریای سووریشم دیوە وانە بەس یەکێکی دی دەڵێ ئێمە چوینەتە ژێری دەریاکە غەواسەمان دروست کردووە و دەبینین ژێری دەریاکە چی لێ ینی دۆزیەوە کەواتە لێرە بۆ دەرەکەوێ هەموو کەس دەچێت بۆ حەج و دەگەڕێتەوە دەڵێ من ئاوی زەمزەمم دی ئەوش دەڵێ منیش دیم دەڵێ من آخر ئاوم لێ هێنایەوە خواردم ئەوش دەڵێ منیش خواردم بەس دەڵێ خواردنەوەی ئاوی زەمزەم چی لە تۆ کرد بەڵێ چی لە تۆ کرد ئەو نیە تۆڕۆک و خۆتی هیچ نەگۆڕاوی دەڵێ مەبەستم چی بوو ئەمانن هەموو ئیشاراتن دەبێ ئینسان بزانێت لە حەجدا ئەم شتانە چی مامۆستا gelek giringî da mعنayên veşartî piş her bûyerekan her mijareka hebîtin erê tu nabînî et nava kulturê Erebî da perdeyek dirûst kiriye ser mêşkê bawerdarî kep qolî neçite navçı meselekê da yan jî gelek car dibêjin kîr neçet va meselan da bû te baş niye an ku bû îmanata gelek baş niye قسەکە زۆر ڕاستە ئەمە هەمیشە دەڵم تێگەشتنی عەرەبی تێگەشتنێک بۆ ئەوان لە دەسەڵاتە بوونە یعنی عەرەب حکمی جیهانی ئیسلامی کردووە حاکم هەمیشە بە دوای یاسا و قانون دەڕوە یاسا و قانونی شتێکی وازح دەبێ لەبەرەوە عەرەب کە حکمی عالەمی ئیسلامی کردووە دەسەڵاتەکە لە لای خۆی بووە یعنی دەڵێن ئیسلامی عەرەبی ئیسلامێکی فقهیە قانونیە یعنی قانونیان دەرکردووە ئیسلامی غەیرە عەرەبی بە تایبەت ئیسلامی کوردی و ئیسلامی فارسی و ئیسلامی تورکی ئیسلامێکی معنەوی بووە چونکە ئەمان حکمیان نەکردو کە حکمیان نەکردو ئەمان بە دوای ماناکان گەڕاون لەبەرەوە مەلای جزیری بە ڕەحمەت بێ دەفەرمێ هەرچی تەدی سوورەت پەرست هەرچی تەدی سوورەت پەرست ئەو خەڵکی کە تۆ دەیبینی دەچێ بۆ حەج هەر سوورەتەکە دەپەرستێ هەموو دێن سێلڤی دەگرن لەگەڵ کەعبە سێلڤی دەگرن لە سەفا و مەروە سێلفیەک دەگرێت لە فڵان شوێن هەموو ڕەسم دەگرێ هەرچی تەدی سوورەت پەرست لەبەر ئەوان بە دوای ینی واتە معنەویەکانیان نەچووە بە دوای ئەوە چووەکە لەوێ ڕسمێ بگرێ وێنەیەک بگرێ و بڵێ من لە تەنیشتی حەج بوومە لەبەرەوە دەڵێن تۆ دەچتە بازار تۆ دەچتە بازار منش لە بازار من دەڵێم کاک نەزیر ئەوە تۆ تەماشای چاوی منت دەکرد بەسەرت هاتووە برادەر وا دەڵێ گلەی و گازاندە دەکات دەڵێ تۆ تەماشای چاوی منت دەکرد بۆ سەلام من نەکرد دەڵێ وەڵڵا من تۆم نەدی کاکە چۆن منت نەدی وەڵڵا دەڵێن کەسێک کە دەچێتە بازار کەسێک کە دەچێتە دەر بە ئامانجێک دەچێت هەموو چاوی لەسەر ئەو ئامانجەیە تۆ کە دەچی کوڕەکەت دیار نییە بە دوای ئەو دەگەڕی ئەو بازارە هەموو ئینسان دەبینی کەس نبین تەرکیز لەسەر ئەوە بۆیە دەڵێ ئێمە کە دەچینە حەج دەچین ماڵی خوددا ببینین یا دەچین خوددا ببینین خەڵکێکی زۆر دەچێ بۆ حەج کە دەچێ بۆ حەج وەکو گوتم کەعبە دەبینێ بەر دەبینێ زەمزەم دەبینێ مینا دەبینێ سەفا و مەروە دەبینێ ئەمانە هەمووی سوورەتەکانن تو نابینی ئەف زەغرەفە و ئەف جوانکاریت ناوە حەجی داهاتی نەکردن ئێکەشوان سەدەم و فاکتەران کە حەجی هەزراوی لوان تشتا بچیت نەک بۆ خودێ بەڵێم چۆن یعنی چونکە خەڵکێکەیە هێشتا ئەوە کاری لێ نەکردو بەڵام ئەو زەخرەپە شتا یعنی ئەگەر لە مەسەلەی جەمالیات بێ گرفت نییە بەس گرفتەکە لەکوێیە گرفتەکە لەوەیە ئینسان تەماشاکە تۆ جاری وایە میوانێکت دێ وانە دوای بۆ دەردەکەوێت دەڵێ ئەو فڵانەکە سەری لێمدا دوای یەکێک دەڵێ کاکازانی و بۆ سەری لە ماڵی ئێوەدا دەڵێ بۆ دەڵێ وتی ئەوە بچین بۆ ماڵی فڵانە کەس خانوویەکی تازەیان کردووە حەزەکەم بزانم تەسمیمی خانووەکەیان چۆنە تۆ زۆرت پێ ناخۆش دەبێت دەڵێ کوڕەوە خۆ هات تەماشای خانووەکەی کردو بەلای من نەهاتووە زۆر کەس دەچێت بۆ بینینی ماڵی خوددا بەس نەچوە بۆ بینینی خوددا زۆر کەس دەچێتە مزگەوت کە ماڵی خوددایە مزگەوت دەبینێ بەس خوددا لەوێ نابینی ئەم قسەیە چییە ئەمە قسەی خوددا خۆیەتی خوددا لە حەدیسی قودسیە دەفەرموێ کە پێغەمبەر درودی خوای لەسەر بۆمان دەژێڕێتەوە بە معناکەی پێغەمبەر دەفەرموێ لە ڕۆژی قیامەتدا خوددا دەفەرموێ ئەمە حەدیسی قودسیە دەفەرموێ دەڵێ ئەی باوەڕدار من نەخۆش کەوتم تۆ بۆ نەهاتی سەردانم بکەی باوەڕدار دەڵێ خوددایە تۆ خوددای چۆن نەخۆش دەکەوی دەڵێ فڵان و فڵان و فڵان نەخۆش نەکەوتن بۆ نەچووی سەردانیان بکەین ئەگەر سەردانی ئەو نەخۆشانت بکردایە من لەوێ بووم کەواتە تۆ وەختێ مانایەکی زۆر گەورە هەیە خوددا دەفەرمێ فڵان من تینوو بووم بۆچی ئاوت نەدابیم بەڵێ خوددایە تۆ چۆن تینوو دەبی تۆ خوددای دەڵێ ئەی فڵان و فڵان و فڵان و فڵانێکە بوون تینوو بوون تۆ دەتزانی ئەوانە تینووی ئاون من لەوێ بووم ئەگەر بەهات بای ئەوانت ئەو بدای دەڵێ خوددا دەفەرمێ من برسی بووم بۆچی نانت نەدامی خوددا تۆ چۆن برسیت دەبێ دەفەرمێ ئەی فڵان و فڵان و فڵان برسی بوو بۆ نەتدا بۆ یارمەتی نەدا من لەوێ بووم ئەمە مانای چییە ئەوەمان پێ دەڵێ کە ئێمە چۆن دەڵێ لە کارەکانمانە خوددا ببینین کە یارمەتی خەڵک دەدەین خوددا ببینین لەگەر ئەم کردنا عیبادەت مامۆستا بەندات یا خودی گرێ بدەین بینینە خودی تەعاڵە بە
ڕەنگە ئاخفتنەکە بیت بێژنمانی خودی تعالی هەمی جێهێکی هەیە نەمەرجە تو لێرە قەست بکەی بچیە مەککە هەیە یان بچیە مزگەفتە یان بچی هەر جێیەکی دیتر کە عیبادەت لێ تێتەکردن ئەرێ ئەف ئاخفتنە ژیت بیتە بەهانە کە مرۆڤ اکتیفای تنی بینینا خودیا معنەوی بکەت نەک جێن عیبادەتی ئەم قسەی ڕاستە ئەگەر خۆمان شوێن دابێنین بۆیە بە کەیفی خۆمان نییە هەر شوێنێک دابێنین بڵێن ئێرە دروستکەین بڵێن خوددا لێرە ئێرە نانە ئەوە خوددا خۆی پێمانی گوتووە ولله على الناس حج البيت يعني خوددا خۆی داوای لێ کردوین بەڵام کە خۆی داوای لێ کردوین بچینە ئەوێ قەزد و مەبەستی کەواتە مەوسە بەرز گرنگیان بزانین ئەم یعنی چ ئاماژەیەک ناوا مەناسکێن حەجێدا هەیە چونکە ئەگەر ئەم شێوازێکی وەکو بژنێ گشتی تەماشای کردنا مەناسکێن حەجێ بکەین ڕەنگە تشتێن گەلێکی سادە و ساکار بن بۆ نمونە سەفا و مەڕوا یان جەبەل عەرەفە یان هەر کردارێکا دیتر بەڵێ ئەم کارین بزانین چ ئاماژەکە دیتر هەیە چ ڕامانەکە دیتر هەیە پشوێ چەندێ بڕوانە کە دەڵێن ماڵی خوددا یەکێک مزگەوت دروست دەکە بەێ ئەو مزگەوتە کە فڵانە کەس دروستی کردو و زۆر جاریش بە ناوی خۆی دەکا دەڵێ ئەمە ماڵی خوددایە بەس ئێمە نەمانزانی خوددا ڕازی بووە یا خوددا نیەتی ئەو شخصە نازانین ئێمە زۆر کەس مزگەوت دروست دەکا دەڵێ ماڵی خوددایە ڕاستەکە ماڵی خوددایە بەس نیەتەکەی خۆی خوا دەیزانێت لەبەرچی دروستی کردو ئێمە نایزانی کەواتە دەڵێن مزگەوت ماڵی خوددایە بەچێ بە ئیختیاری ئینسانەکان تۆ چی ئەمڕۆ مزگەوتێ دروست دەکەیت فعلا ماڵی خوددایە نیەتەکە خۆت و خوددا دەیزانن بەڵام ئێمە دەبینین ئەوە مزگەوتە فەرقی مزگەوت و کەعبە چییە چ جودایی هەیە ئەوە مزگەوتەکان ماڵی خوددان بە ئیختیاری ئینسانەکان ئینسان دروستی کردووە کەعبە ماڵی خوددایە بە ئیختیاری خوددا خۆی بەڵام لێرە مامۆستا ئەف پرسیارە دروست نابیتن کەم بژینە خودێ vê عەزەمەتا خۆ يعني خب محتاجي مالك بينيتن كمالك درست كتن إن أول بيت وضع للناس للذي ببكة مباركة كواتا خدا وقتك سنتريك درست دكا بمعنى هيك يبي خدا مالي بيويس نية بمعنى يعني مالي هبي بمعنى بكردي دالين مالي خدا إما وادالين إما وادالين بلام أمو شيء خوي أهل القرآن ده نهاتوا أهل القرآن نهاتوا بس إما بكردي وادالين بله كواتا كوكاتي وادالين يعني أما معنى وايا كعبة يعني بيش إبراهيم شبو إبراهيم سلامي خوي لسر وإذ يرفع إبراهيم القواعد من البيت يعني إبراهيم نويدا كاتوا بري إبراهيم يشهبوه بلام إن أول بيت وضع للناس وضع للناس يعني زور قديمة لقل مروفايتي دا أما هبوة سودكي أما هبوة شيء يا كم شد أما باختياري خداه أما باختياري خدا خويتي كواتا وإذ جعلنا البيت مثابة وأمنا للناس وأمنا بله باشا جاري كتير جعل الله الكعبة البيت الحرام قياما للناس كواتا اللي روبو ما ندركه وشي حج يعني شي بكردي بله حج عربية حج بكردي يعني مبست قالن حج البيت يعني بمبست قصد يعني بقصده بمبست شو بوه اجي يجي بمالي ايوهات بيتك مالي ايوه بهر بمبست هاتو بمالي تو كواتا وشي الحج يعني بله. القصد يعني بمعنى مبزده ليرة قلت ما شابكي يعني أماجي بشتي حج هركز لحج بيته وليده برسي دالي حج شون بو زور بيان دالن والله كاكا تاخد نتشي نازاني شيء كواتا إشاراتي حج هركز يك بجورك لي تيدقا هركز يك بجورك لإشاراتي حج تيدقا يعني شون حج دبيني دتواني تو بوشوني خود بلي أمي اسمن ديلم بوشوني خوما لح كحج كردو حجم ديو شون بو رنگيكي كتير بجورك كتير باسيكا لبر أويا كهركز بجورك ديبينه يعني دبيني تو حج طواف دكي كحج طواف دكي حركتك أفقية حركتك آسوية بازني بدوري كعبدة أما تشي لي دروز دبي حركتك عمودي لي دروز دبي بوبلند بونوا كتو دلي صداي روح كواتا إما بجستا بشيوازيك آسوي دخلينوا بدوري كعبدة بشيوازيك آسوي لسر أرزا دخلينوا بدوري كعبدة بلام صدايك وعروجك ومعراجك من بو دروز دكا بو بلندبوني روحي إما بو بلندبوني روحي إما ليرا برسارك ديتا بيشوا حكمة شيء لوي بهر كز بلي كاكا تولى دوري كعبة كدا سوريتوا بيني تبرچاوي خود لقل ميلي كاجمير هذا سوريتوا ميلي كاجمير لساعات تمام بروفاجي يان بروفاجي يا بعكسوا دالي والله بيري لأكاتو دالي ليرو دس بيكين دالي بعكسوا كواتي مكة بدوري كعبة دا سورينا ولا قال ميلي كاجمير ناس سورينا وبعكسي كاجمير دا سورينا كواتا شو حكمة ده هي حج بيمان دالي كدا تشين بو حج بيمان دالي بايخ بكات بدين
ئێمە لە سێراع و ململانەیەکین لە خولانەوەیەک داین لەگەڵ کاتدا لەگەڵ عمرماندا یعنی ئەم عمرەی کە خوددا پێی بەخشیوی تەواف بە دەوری کەعبەدا پێت دەڵێ میلی کاتژمێر لە 12 بەرەو 1 و 2 ئەوە دێ تۆ لە کەعبەدا کە دەخولێتەوە لە 12 بۆ 11 و 2 و 9 ئاوا ئەگەڕێتەوە کەواتە ئەمە مەسئلەیەکی گرنگە کە لە ئاماژەکانی پشتی حەجە کە تۆ بەم شێوازە گردونیش ئاوا دروست بووە لە ئەلکترۆنەکانەوە لە سوورانەوەی مانگ و ئەستێرەکان و هەموو ئەمە پێمان دەڵێ ئەمە لە سیباقێک داین لەگەڵەوە گەڕانەوە بۆ سنتەر یعنی ئەم ئینسانە مسلمانە نوێژ دەکات کە نوێژ دەکات مزگەوتەکان کە دروست دەکرێن زۆر زەحمەتی دەبینن لە دۆزینەوەی قیبلە کەواتە ئێمە باوەڕدار هەر هەمومان بە جیاوازی ڕنگ و دەنگمانەوە ڕوو لە قیبلەیەک دەکەین گەڕانەوە بۆ ئەو قیبلەیە و دۆزینەوەی ئەو سنتەرەی کە تیایدا کۆ دەبینەوە ئێمە چوین بۆ ئەوێ بۆ بینینی خوددا نەچوین بۆ بینینی ماڵی خوددا ئەی دەڵێ خوددا وەکوتم خوددا دەڵێ خوددا نابینرێ لا تدریکه الأبصار ئەی چۆن خودداتان بینی لە بینینی ئینسانەکانی ئەوێدا وەکو حەدیسە قودسیەکە فەرمووی دەچی بۆ لای نەخۆشێک برسیەک تێر دەکەی تینوویەک ئاو دەدەی هەموو ئەمانە خوددایە یعنی چۆن بە معنە خوددات لەوێدا بینی چونکە خوددا پێی فەرمووی ئەم کارە بکە کە تۆ دەچی بۆ کەعبە ناچی بە معنە بۆ بینینی خوددا بۆ ذاتی خوددا بۆ بینینی مرۆڤەکانی خوددا بۆ بینینی ڕەنگە جیاوازەکانی ئەم ئینسانانە کە لەوێ دەبینی هەست بە ئارامیەکی سیر دەکەی کە مرۆڤایەتی تیایدا هەمووی لە پاڵ برایەتی نەتەوایەتی و برایەتی ئاینیدا لە برایەتی ئینسانیشدا بەیەکەون لەبەرەوە حەج زۆر تایبەتمەندیەکی هەیە شاراوەیە عیبادەتەکانی تر بۆ باوەڕدار ئەم عیبادەتە خوددا هەمووی لەگەڵ ناسا دەمج کردووە ڕۆژێ دێ ڕەنگە مەفهومی حەج بگۆڕێ بۆ هەموو ناس بێ بە تەماشای ئاەتەکان دەکەی حەج هەمیشە باسی ناز دەکە بەێ تا بەحسەوەی چەندێک مامۆستا کە حەج بوو هەموو ئینسانێکە کە ئاماژێن قورئانیجی هەروێیەکە پشت ڕاستکەن بەێ ئەگەر تو تەماشای حەجی بکەی ڕەنگە جەنابێتە بخۆشی چوبیتە وێرە ئەفرەک عەدید بیتن تابلوەک نویسیە ئەف جادە تنێ بوو مسلمانە للمسلمینە فقط ئەرێ بووچی یعنی دەسەڵاتدارین سعودیە ئەvە وەکو بێژنێ چارچێوە کردە ڕاستە ئەوە باڵێ منش ئەوەم بینیوە ئەمە تەمان لەو مراجعاتانەیە کە ئێستاکە بیری لێکەنەوە لەو مراجعاتانەیە کە ئێستاکە حکوومەتی سعودی خۆشی بیر لە زۆر شتەکاتەوە بیری لە زۆر شت کردوێتەوە تا 2030 ڕەنگە زۆر شت لەو بوارە بێتە گۆڕان کە مەبەستم ئەو باسی ناسە بوو تۆ چیت مەسەلەن جگە لەمە تۆ چی سەفا و مەڕوا ئەەکەی ئەڵێ سەفا و مەڕوا لە سەفاوە ئەمانە دوو گردن کاتی خۆی دوو گرد بوونە دەڵێ ئەمە سەفایە و ئەمە مەڕوێ و لەو نێوانەدا هاژەر چووە بە دوای ئاوی زەمزەما و ئاو هاتووە و یعنی ئاوی دەستکەوتووە یعنی ئەمە خۆی لە ڕاستیدا تۆ ئێستا دووبارەی دەکەیتەوە خوددا وای فەرموو دووبارەیەکەین و بەڵام ئێمە بێت لە ماناکانی تێبگەین ئەبێت لە مانای ئەوە تێبگەین کە ئەم ئینسانە ئینسانێک لەوێ لە سەردەمی خۆیدا هاتوچۆی کردووە ڕای کردووە لە بینی دوو گردا لە پێناوی دەستکەوتنی ئاودا کاتە ئاو بایەخێکی یەکجار گەورەی هەیە وجعلنا من الماء كل شيء حي ئەمە لە ڕووە مادیەکەی لە ڕووەکەی تردا ئینسان تینووە ئینسان بەردەوام ڕادەکە لە سەفاوە بۆ مەڕوە ئێمە ئێستاش ڕادەکەین هەمومان ڕادەکەین بە دوای ڕزق و ڕۆزی خۆماندا هەمومان ڕادەکەین بە دوای خواردن و خواردنەوەی خۆماندا مرۆڤ بۆیە پێغەمبەر فەرمووی كل الناس يغدو پێغەمبەر فەرمووی درودی خۆی لەسەر هەموو مرۆڤەکان ڕادەکەن فبائع النفس هەمومان ئێمە دێین و ئەڕۆین ڕادەکەین دێین و ئەڕۆین ئێمە بە مانایەکی تر لە بینی سەفا و مەڕۆ دێین و ئەڕۆین بە مانایەکی تر تینوێتی ئێمە بۆ علم ناشکێت تینوێتی ئێمە بۆ معلومات ناشکێت تینوێتی ئێمە بۆ تێگەشتینەکان دۆزینەوە ناشکێت لەبەرەوە مەحوی لوتکە مەحوی عارفی خۆمان وای گوت فەرمووی بە ئاوی تێگەیشتین ئێمە دنیا ئەوەمانزانی و دنیای هەر ئاو بە ئاوی تێگەیشتین ئێمە دنیا هەر سەرابێ بوو هەموو دەشتن بە خنکان و لە وشکی شامەلەی مەخلوق یعنی دەرکەوت دنیا سەرابێک بوو دەریشکەوت ئێمە کە ڕائەکەین بە دوایە ئێمە بەڕاستی لەو سەرابە لە وشکانیەکە مەلەمان دەکرد ئەمانای چییە؟ ئەمە مانایەکی وردی هەیە کە ئەم دنیاە ئەم ژیانە مانای وردی زۆر لە پشتەوە هەیە هەر ئەوە نییە ئێمە بخۆین و بخەوین و هەستینەوە و بخۆینەوە ئاوە نییە کەواتە ئێمە لە سەفا و مەڕوە چی تێدەگەین ئێمە بەردەوام لە ڕاکردنین لە نێوان دوو شتەکاندا لە گەرما ڕادەکەین بۆ سەرمامان دەبێت دەگەڕێنەوە بۆ گەرمە لە بەرزی دەچین بۆ نزمایی لە نزمایی دەگەڕێنەوە بۆ بەرزی لە دەوڵەمەنی دەڵێن هەژاری خۆشە لە هەژاری دەڵێن دەوڵەمەنی خۆشە دێنە شار دەڵێن لادێ خۆشە ئەچینەوە گوند دەچینەوە گوند دێنەوە شار خۆشە مرۆڤ بەردەوام لەم ڕاکردنەدا بڵێ ڤێگافکی مامۆستا جەنابەتە زۆر گرنگی دا شلانی ڕۆحی و عێرفانیە حەجێکە ئەم چەوەت حەجێ بکەین ڤی ڕەنگەی بەڵێ مامۆستا ئەگەر دیسان شڕۆی عێرفانی و ڕۆحی تەماشای vê مەسەلێ بکەین بۆ نمونە کەسێک هەیە تاکەکێ کورد هەیە یعنی زانیت ئەڤڕوو زۆرۆفی کوردستانیان ڕەوشە کوردستانی gelek xirab e.
اري او کس اشلانی روحی و عرفانی و گرنگی بدته هجار و فقیر ناو هرما کردستان دا یان جی حج گرنگتره بچتن و چندها انجام بدت. بله اوش باسێکە لە بەدائیلی حەج وەکۆڵێ ئەگەر حەج نەبوو بله چ بکەین باشە ئەوەش مەسلەیەکی گرنگە دێ مەسەلە بله زۆر باشە. بەڵام ئەوەی کەلام گرنگە ئێستاکە تۆ ئەو هەموو خەڵکە کە پێغەمبەر فەرمووی الحەج و عەرەفە یعنی ئەو خەڵکە لە شتەکانە ڕەنگە لە کاتی جیاوازە ئەنجامی بن بەڵام عەرەفە عەرەفەیە یعنی ئێوارەی جەژن هەموو حاجی لە کێوی عەرەفەیە عەرەفە عەرەفاتە لە هەمان کاتیشدا تەعاروفە لە هەمان کاتیشدا یەکتر ناسینە بزانە یعنی سرێک لە کۆبوونەوەی خەڵک لە خاڵێکدا هیچی تیان نیە خەڵک لە شوێنێکدا کۆبەتەوە بەڵام کە ئەڵێ عەرەفەش جەبەلە جەبەل لە قورئاندا زۆر مەسەلەیەکی گرنگە پێغەمبەر لە غاڕی ئەڵێن لە جەبەلی ثەور ئەڵێن لە جەبەلی ئوحود ئەمانە سێرێکی موسا تەجەلا رەبه للجەبەلی وانە رەبوة ذاتی قەرار لەگەڵ عیسا ئیبراهیم سەلامی خوای لەسەر على كل جبل جبل لەگەڵ پێغەمبەران پەیوەندیەکی هەیە کەواتە حتى کوڕی نوح کە سواری کەشتی نابێت دەڵێ سەئاوی إلى جبل يعصمني من الماء کەواتە پەیوەستبوونی جیبال بە تەعاروف مەسئلەیەکی یەکجار گرنگە کە جیبال لە قورئاندا بڵندیە بڵندی ڕەمزێکە بۆ ئەوەی کە ئێمە بە تەعاروف بکەین لەگەڵ یەکا تەعاروفی ئینسانەکان لەگەڵ یەکدا دەکرێت بۆ کارێکی شەڕ بێ لە نزمیدا تەعاروف بکەن زۆر کەس تەعاروفی کردووە باندیان دروست کردووە بۆ کاری خراپ بەڵام ئێمە کە لە تەعاروفەکەمان لەسەر چایە لە بڵندیدایە دەبێت تەعاروفەکانمان وەکەوەی کە خوددا فەرمی وتعاونوا على البر والتقوى یعنی تەماشا کە خوا دەفەرمێ محلقین رؤوسکم یعنی حکمت چیە ئێمە سەر دەتاشین یعنی خەڵک سەری خۆی دەتاشێ و سەری سفر دەکا محلقینە حەڵقی دەکا سەری دەتاشێ لە حەجدا خوددا دەفەرمێ محلقین رؤوسکم ئەمە کارێکە دەیکەی بەڵام لە هەمان کات پێغەمبەر شەرحی داوەتێ پێغەمبەر درودی خوای لەسەر فەرموویەتی ئێوە خەمی چیتان بێ هەمیشە تەوسیە ئێوە بە چیەکەم بە ئیصلاحی ذات البین لە بینی خۆتانە تەبابن شەڕ مەکەن لەگەڵ یەکدا حزب لەگەڵ حزب عەشیرەت لەگەڵ عەشیرەت ئینسان لەگەڵ ئینسان ئەم هەموو شەڕەت چیە دەیکەن پێغەمبەر فەرمووی حلق يعني بمعنى شيء فێر دەکا فەرمووی إن فساد ذات البين هي الحالقة لا أقول تحلق الشعر ولكن تحلق الدين يعني پێغەمبەر فەرمووی فسادی ذات البين ناکۆچی و دووبەرەچی نێوانتان حالیقەیە ئەتاشێ ناڵێم سەرتان ئەتاشێ ئەڵێم دینتان ئەتاشێ کەواتە ئەمانە هەمووی ڕموزن دەبێت ئێمە فێری کەواتە مامۆستا بەڕێز نەهاکەر ئەم تەماشای ڕەوشە هەرێمە کوردستانی بکەین تایبەتی لەوانێن سیاسی ئەگەر شێوازێکی گشتی ببێژین هەر هەموو مسلمانن و ڕەنگە زۆر بەشوان چوبنە حەجێ و ئەف مەسەلەی جەنابێتە گوتین هەمی ئەنجام دەبن ئەرێ چەند یا گرنگە ڕەنگڤەدانێن ڕۆحی و عێرفانی ئەلسەر وەکو بێژنی سەرەدەریا وان حزبان هەبیتن کە کۆک بندگەل ئێک نزیکی ئێکتر ببن خلافاتات نافخۆدا نەهێلن چەند یا گرنگە حەج لە قۆناغەکانی دووەمیا پەیوەست کرایەوە بە ئیبراهیم سەلامی خوای لەسەر کە نوێی کردەوە سەر لە نوێ یعنی کە ئەو داوای کرد وەئەذن فی الناس یعنی حەج هەمیشە پەیوەستە بە ناسەوە ئەو باسێکی وردە دوور و درێژە لەبەرەوە ئیبراهیم کە بەم کارە هەڵدەستە سەلامی خوای لەسەر خوددا فەرمی واتخذ الله إبراهيم خليلا نك صديقة نك زميلة خليلا ديك الله وياكي زور لقالك أم قصيا بيوستي شيء بباردوخي سياسي بله يعني كخدا واتخذ الله إبراهيم خليلا خليل لصديق قورترا فراوانترا واسعترا ورترا بروانا تولى خليل شي دسكبه خلل خلال أبيني أمانتها مدزدكبه كواتا دردكبه دلين لنيو ديوارك دا درز هيا خلل هەیە ئەبینی یا ئەڵێن فڵان شت لە خلالی ئەوەوە چوو یعنی لە نێوانەکانی ئەوەوە چوو کەواتە پێمان دەڵێت کە ئیبراهیم خەلیلە پەیوەندیەکەی بە خودا و ئەوەندە وردە درزیشی تێدا نەکەوتو خلالیشی تێدا نەکەوتو هەموو ئەمانی پڕ کردوێتەوە کەواتە الأخلاء يومئذ ئەمانە هەمووی پێمان دەڵێت کە ئێمە لە دنیادا پەیوەندیە دروست دەکەین نەگەشتوتە ئاستی خەلیلی ڕاستەقینە ئەبێ پەیوەندیەکانمان بەو نەوعە بێ کە خودا فەرمووی خەلیل بێ خەلیل یعنی چی یعنی خەلەلەکان پڕکەینەوە خەلەلەکانمان پڕ کردەوە درز نەبوو لە نێوانماندا لە خلالی ئەو درزانەشەوە دوژمن زەفەرمان پێ ناباتەوە جارێکی تر دەسێتات خۆش مامۆستا کەواتە ئەم بزانین کە ڕەنگڤەدانên کردنا حەجێ پێتویە چ ڕەنگڤەدان دروست ببن چ سلوک و ڕەفتار دەف کەسێ حەجی کرد ئانکو ئەوێ حەج ئەنجام دای دروست ببن لە پێغەمبەر جوانتر کەس نەیفەرمووە
پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی ئەوەی حەجی کرد و حەجی قبول بوو یعنی بە نیشانەی قبول بوونی حەجەکەی بزانین باشە چییە؟ ڕەجع کەیەوم وەلەدەته ئومه یعنی کەسێک کە حەجی کات و حەجی قبول دەبێ کە لە حەج دەگەڕێتەوە ئەو جۆرە کەسە بە جۆرێک دەگەڕێنەوە کە ئەنەه ئەو ڕۆژە لەدایک بوون یعنی لاپەڕەیەکی سپیان هەڵدایەوە یعنی لەو گوناهانەی لە بەرامبەر خوددا کردیان هەمیشە بێ ڕوونکەمەوە خەڵک نەچێت پیاو بکوژێ و خەڵک بکوژێ و پەلاماری خەڵک بە و ماڵی خەڵک بخوا بڵێ بە حەج پاکە بێتەوە نانە مدڤیاوێ چەندێ بژمە جانابێت ینی ئەوە نابیتە بەهانەک بۆی چەندێک کە تاکێ مؤمنیە باوەڕدار هەمی کارێکی بکات و دڵی خۆ پرۆژەکەەوە خوشک بینی خۆی خودای لەو گرفتانێ نوێژی چۆن چواندووە ڕۆژ و شکاندووە چی کردووە لەگەڵ بینی خۆی خودای ئێمە ناتوانین دەست ڕەحمەتی خوددا بدەین با خوددا لێ خۆش بێ پێمان خۆش بەس مەبەستم ئەوە بوو هەموو کەس بزانێ ئینسان لەو شتانەی کە بۆیە حەج ئەوەیە کاچی بۆ حەج گەرنازایەکی لە خەڵک ئەمە عورفێکی کوردەواری و دینیە ماڵ بە ماڵە گەڕێ ئەڵێ بۆچی کاکە خۆڵە حەج پاک نابمەوە لێ لەو زۆر گەردان ئازایی کافیە کابرا هەمی شتێکی خەلەت بکات و بێشتی گەردان و ئازا بکە ئەوش ئەگەر خۆی ڕەچی بکەین ئەگەر گەردنی ئازا کرد ئەگە نەیکرد سەبڕیۆڕەویت بین ئەمە گرفتێکی زۆر گەورەی حەجەکەی ئەوەی هەر بۆ قەپات ناکات و جارێکی باش نییە کابراچێ بەشە میراتی باوکی ماوەتەوە بەشی خوشکەکانی نادا دوێڵێ چێ بۆ حەج ئەو لە جێی خۆی هەرێمێنێ ئەو مافی خەڵکەتەوە خوددا ئەو خودای پێی گوتی بچۆ بۆ حەج هەر ئەو خودایش گوتی میراتەکەت بەشی خوشکەکانت بدە بۆچی بەشی خوشکەکانت خواردووە ئەمانە هەمووی باسی دوور و درێژ مەبەستم ڕەجع کەیەوم وەلەدەته ئومه لەو گوناهانە پاک دەبێتەوە کە بەرامبەر بە خوددا کردوێتی ئەوەمان ڕاست کردەوە جا لێرەوە کە ئاوا دێتەوە زۆر جار ئەبینی وا دەرناچێتەوە دوای لە دوای حەجەکە کە دێتەوە سێرەکی وەڵا وەکو خۆیەتی ینی هەر وەکو پێشووە و ئەگە خراپترژی نەبێت ئەگەر هەندێک کەس خراپتریش نەبوو بێ بەداخەوە لەبەرەوە لێرەوەیە جارێکی تر ئەم هەموو ماندووبوونە ئەم هەموو مەسرەفە کە تۆ لە حەج هاتیتەوە گوایە لەگەڵ خۆت و خوددا لاپەڕەیەکی تازت کردەوە دوایش خراپ بوویتەوە گرفتێکی زۆر گەورەیە بۆیە بە ڕەحمەت بێ مەلای جزیری دەفەرمێ کان عهد و پەیمانە بەرێ بێفایدە چوون شوبهێ هەبە کورد چۆن عارفی کورد و تێگەشتنی کوردانە لە دین چەند جوانە چۆن ئاەتەکان شەرح دەکە خدا دەفەرمێ وقدمنا إلى ما عملوا من عمل فجعلناه هباء منثورا ئەو شتانەی کە بۆ خوددا نەبووە لەو شتانەی کە نیەتی تێدا بە خوددا نەبووە ئەبێتە کایەک و ئەبێتە شتێکی وشک بە بەدەم باوە هەمووی دەڕوە ئەو کات مەلای جزیری وا دەفەرمێ تۆ چووی بۆ حەج تۆ لەوێ خوددات بینی تۆ لەوێ پەیمانت بە خوددادا تۆ وتت کە دێمەوە ئیتر کاری خراپە ئەنجام نادەم ئێستا هاتووتەوە کاری خراپە ئەنجام دەدەی کان عهد و پەیمانە بەرێ ئەو هەموو عهد و پەیمانەی بەرێ ئەوەی پێشوو دات کووە بێفایدە چوون شوبهێ هەبە بێفایدە چوون شوبهێ یعنی وەکو مثلی وەکو هەباء منثورا ئەو شتێک کە بەدەم باوە دەڕوە کەواتە ئەمە زۆر گرنگە عیسا سەلامی خوای لەسەر معجزەکەی چی بوو وأحيي الموتى بإذن الله مردوو زندوو دەکەمەوە بە ئیزن و ئیرادەی خوددا کەواتە کردنەوەی گیان و ڕوح بەبەری مردوودا یەکێک بۆ لە معجزەکانی عیسا سەلامی خوای لەسەر کردوێتی ئەلێرەوەیە جارێکی دیکە چوونە حەج مەولەوی عارفی کورد وای شەرح دەکا یعنی ئێمە پێویستیمان بە دووبارە زندوو بوونەوەیە بۆیە ئەڵێ داوا دەکات لە خوددا یعنی عیسەوی ئاسا ئیحیام کەرەوە خوددایە عیسەوی ئاسا ئیحیام کەرەوە چۆن ئەوە بە عیسادا مردوەکانی زندوو دەکردەوە من پێویستیم بەوەیە ئیحیام کەیتەوە جارێکی تر تۆ پرسیارکە ئێمە کە ئێستا کە قسە دەکەین ئێمە ئێستا زندوین بەس معلوم نییە ئێمە ئیحیا کراوینەتەوە یعنی مەسەلەیەکی زۆر وردە یعنی خەڵک زندووە ئێستاکە چکە نەمردووە بەڵام ڕاستی ئەم هەموو زندووە بۆ دەستی دەچێتە تاوان بۆ دەستی دەچێتە کوشتن بۆ دەستی دەچێتە دزیکردن بۆ دەستی کاری خراپە زندووە بەڵام ئیحیا نەکراوەتەوە ئیحیاکردنەوە یعنی ژیانە تەکنەلۆجیا و زانستی شەکەت بژنێ ئەبدێت یان کو تەفعیل ئەمژی پێویستی ئەبدێدا ڕۆحی نەمە بەستە ئەو بە مستەلەحی ئێستاوا دەڵێن ئەبدێت و مستەلەحی ئەم سەردەمەیە کەواتە چۆن لاپتۆپەکان و کۆمپیوتەرەکان ئەبدێتیان پێویستە جارێکی دیکە بە هەمان شێوە ئەم ئینسانە ئەوەی پێویستە جارێکی تر لەبەر ئەوەیە مەولەوی عارف بە ڕەحمەت بێ فەرمووی هەر کەس تەوەلود دووبارەش نیەن ئەڵبەت سەعادەت ستارەش نیەن یعنی هەر کەسێک جارێکی دیکە لەدایک نەبێتەوە ئەوە لەدایک بوونی بایۆلۆجیەکە بوو کە خوددا ئێمە هێنایە بوون بگرە هەموو ڕۆژێک پێویستیمان بە لەدایک بوونێکی ترە هەموو ماوە ناماوەیەک بۆیە ئەبێ جومعە بۆ جومعە ئینسان لەدایک بێتەوە ئەی بۆ چێتە نوێژی جومعە ئەبێش حەج بۆ حەج ئەم ئینسانە لەدایک بێتەوە جارێکی تر
دەبێت نوێژ بۆ نوێژ 5 فەرزە لە بینە جارێکی دیکە لەدایک بێتەوە شەو بۆ ڕۆژ ڕۆژ بۆ شەو دەبێت ئینسان لەدایک بێتەوە بەڵێ مامۆستا بەڕێز ئەف ماناین جەنابێتە بەحث کردن ئەوە ڕەنگە ینی وەکو تشتێکی میسالی تێتە پێشچاوی خەڵکێکی کە نوێژ بۆ نوێژێ خودبە بۆ خودبێ یان حەج بۆ حەجێ مؤمن ئەبدێت بیت و وەکو بژنێ نوێ بیتەوە جارەگدن کە ئەوە نەبوو ئایا چ فەلسەفە و معنال پشتێ چەندێت بینیت پێغەمبەر وەڵام و بەرسبیدا پێغەمبەر فەرمووی ئێمە بینی نوێژەکان مكفرات نوێژ چییە مكفرات لما بينهم لما بينهن کەواتە پێغەمبەر فەرمووی ینی ئەوەی کە نوێژی نیوەڕۆی کرد هەتا نوێژی عەسر دەستی نەچۆ کارێکی خراپ وەڵا چاکەزانێ نوێژی نیوەڕۆی قبوڵە هەر یەکسەر خۆی دەزانێت وانە ئەوەی نوێژی عەسری کرد تا مەغریب کاری خراپی ئەنجام نەدا و کاری باشیشی ئەنجامدا خۆی دەزانێت نوێژەکەی قبوڵە نوێژی نیوەڕۆی کردو و نوێژی بەیانی کردو تا نوێژی نیوەڕۆ 100 فڕوفێڵی کردووە ئەمە خۆی دەزانێت کەواتە ئەمانە هەمووی چین علامەتی ئەمانن کەواتە ئەم قسەیە ڕاست بوو کە مەولەوی پێمان دەڵێ هەر کەس تەوەلودی دووبارەی نەبێ بە بەردەوامی ئەوە بەڕاستی ئەستێرەی بەختی نییە یعنی بە مانای کوردەکەی پاشمان باسمان کرد کامەران نییە کەواتە بیکەین بە کوردی ئەم سەردەمە مەولەوی پێمان دەڵێ کامەران و بەختەوەر ئەو کەسەیە کە هەموو ماوە ناماوەیەک ڕوحەویت نیبوونەوێدا نوێ بێتەوە ئەو تۆ دەڵێ ئەبدەی دەبێتەوە جارێکی لەبەرەوە مانە دەبێت ڕەمز بێ بڕوانە دەڵێ ئینسان کە چوو بۆ حەج دەبێت بگەڕێتەوە چۆن بێ خەڵکی مە دەچێ بۆ حەج دەڵێەوە ئاوی زەمزەمە لما شوری بە لەهو بەنیەتێ بێخۆ من دەزانم ئێستا گەر بێت و ئیحسام لەلا نییە ئیحسام لەلا بۆیە دەمگوت لە ساڵی 91 و لە ڕاپەڕینەوە تا ئێستاکە ئەوەندە هزار کەسە حەجی کردووە لە کوردستان ئەوەنە هزارە ئاوی زەمزەمی خواردووە دەمگوت ئەوانش بۆ خزم و کەسوکاریان هێناوە ئەوەندە ئاسەوار ئەمانە بە چ نیەتێک ئاوی زەمزەمیان خوارد بێتەوە بۆ نمونە هەمووی حتمەن بە نیەتی باش خواردووانە زۆر باشە مامۆستا بەڕێز مە تەوەرین دیتر مای نەمەدەبێتن ئەم وەکو بژنی بچین چونکو دەمێ بەرەف دو ماهیە چیتن ما وەکو بژنی پرۆسەکە دیتر هەیەت ناوەکردنا حەجیدا کە بژنێ قوربانی ئەرێ ڕامانین بە شارتی پشت قوربانیە چنە و چ پەیامێکی دگەینتەمە ڕاستە بە کورتی شتێکی پێشوو هەردوو باراکەمەوە مەحوی فەرمووی زەمزەم چییە زەمزەم چییە بە زەمزەمەی ئاەت و 100 حەدیث پاکبوونەوە لە شەئنی نییە تینەتی خەبیث واتە دەڵێ هەندێک کەس بەس ئاوی زەمزەم دەخواتەوە پێی وایە چاک بوو کە تۆ ئاوی زەمزەمت خواردەوە بەڵام ئەڵێ مشکیلەکە ئەوەیە تۆ زەمزەم ئاوەکەیە زەمزەمە دەنگە سەدایە ئەڵێ هەندێک کەسەیە بەس ئاوی زەمزەمی خواردو بەڵام لەو لاشەوە بە زەمزەمەی ئاەت و 100 حەدیث بە دەنگ و وتنەوە و دووبارەکردنەوەی ئاەت و 100 حەدیثی بۆ دەڵێ پاکبوونەوە لە شەئنی نییە تینەتی خەبیث تینەکەی خۆی پیسە لە ناخیدا پیسە کە لە ناخیدا پیس بوو بە زەمزەم پاک نابێتەوە بێ ئەم ئینسانە بەردەوام خۆی پاکاتەوە لەبەر ئەوەیە جارێکی تر یعنی مەلای جزیری بە ڕەحمەت بێ مەلای جزیری بە ڕەحمەت بێ دەفەرمێ قابلیەت کو نەبت حکمەتی ئوستاد چکەت مەلای جزیری وا دەفەرمێ قابلیەت کو نەبت حکمەتی ئوستاد چکەت یعنی ئەم ئینسانە کە قابلیەتی تێدا نەبێ بۆ پاکبوونەوە حەجی لێ بکە نوێژ چی لێ بکە ینی بێ قابلیەتێکی تێدا بێ خۆی ئیستعدادێکی تێدا بێ جا لەبەرەوە قوربانیش هەروایە یعنی لە 2001ەوە لەسەر قوربانی قساکەم لە 2001ەوە لە 2001ەوە گەشتمەتە ئەو قەناعەتەی کە پێغەمبەران درودی خۆیان لەسەر کە دێن گرفتێکی نێو کۆمەڵگە چارەسەر دەکەن لە پاڵ تەوحیددا گرفتێکی نێو کۆمەڵگە چارەسەرەکەن لە بەشەریەتدا کە لای داوە مرۆڤایەتی لە هێڵی ڕاستی ژیان چون ئینسانیان کردووە بە قوربانی بۆ خواوەندە دروست نەکەن بۆ بتەکەن ئیبراهیم دێ سەلامی خۆی لەسەر پێیان دەڵێ کارێکە ئێوە دەیکەن هەڵێ ئینسان نابێ بکرێ بە قوربانی بۆیە خوددا وەفەدەیناه بذبح عظیم لێرەوە جەژنی قوربان یەکسانە بە جەژنی ژیان من ئەو ناوم لێ ناوە جەژنی قوربان یەکسانە بە جەژنی ژیان بۆ جەژنی ژیانە ژیانەوەی مرۆڤە چونکە لەوێوە لە ئیعلان و دیکلەرێشن و چۆن دەڵێ ڕاگەیەنراوی ئیبراهیمەوە سەلامی خوای لەسەر ئیری قوربانیکردن بە مرۆڤ کۆتایی پێهات کە قوربانیکردن بە مرۆڤ کۆتایی پێهات دەبێت تێبگەین لەم قوربانی ئێستا ئێمە دەیکەین چی ئەم قوربانیە بەلەگەت واقعدا سەحکەینی مامۆستا تایبەتیت ناوە جیانە ئیسلامی ژیدا یعنی قوربانیکردنا مرۆڤان کوتایی نەهاتیە گەلێک شێوازن دیتر هاتیەت وجودی ڕاستە کەواتە ئەمە قسەکەیە ئەمە قسەکەی لێرەیە ئەم کاتی من و تۆ قسەی تێدا دەکەین ئێمە باسی حەج دەکەین ئەرێ ئەم مانگە مانگی دیل حیجە نییە باشە مانگی نابێ شەڕی تێدا نەبێ حرامە وایە بێ سعودیە و یەمن لە شەڕان نێساک سووریا لەگەڵ تورکیا دوو ئیسلامی و دوو موسڵمان هەروە لە شەڕان وانە لیبیا
هەروە لە شەڕان ئەفغانستان هەروە لە شەڕان مانای چییە مانای وایە ینی جیهانێکمان هەیە ئەمڕۆ بە ناوی جیهانی ئیسلامی ڕێز لە مانگە حرامەکانیش ناگری کەواتە ئەمە چی ئەمەی کەوتم مەلای زیری گوتی قابلیت کوونە بێت ئیدی ینی چی بکە ینی حکمەتی ئوستاد چکت یعنی چی ئەڵێ کەواتە ئەمە هەمووی ئەمەیە کە جیهانی ئیسلامی قورئان جیهانی ئیسلامی خاتە ژێر پرسیارەوە ئەم نهاتکارین بێژین جیهانا ئیسلامی بشێوازێکی گشتی یا دوولەکێت نەهاڵێکێدا و ئیسلام ژیات نەهاڵەکە دیتر ڕاستە تۆ ئێستا قوربانی دەکەین خدا فەرمی ئەم قوربانی کە دەیکەن لە پێناوی چییە یەکەم لی تێبگەن کە ئەم قوربانی ئێستا بە ئاژەڵێک دەیکەن جاران بە مرۆڤ کراوە ئێستا شکری خدا بکەن کە خدا کۆتایی بەوە هێنا و نەهێش ئیدی جارێکی دی مرۆڤایەتی کارێکی لەم جۆرە بکە ئەوە یەک دوو خدا دەفەرمێ خۆ من گۆشتم ناوێ خدا دەفەرمێ لە قورئاندا لە سوورەتی حەج خدا خۆی وا دەفەرمێ سوورەتی حەج جاوش سەیرەکە سوورەتی سەڵاتمان نییە سوورەتی زەکاتیشمان نییە سوورەتی سەومیشمان نییە بە سوورەتی حەجمان هەیە وردەکاریە بۆیە خدا فەرمووی لن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى منكم خدا گۆشت و خوێنی ناوێ خدا ئەوێت تێبگا لە ئێوە بزانن ئێوە ناخی ئێوە پاک بۆتەوە ئێوە خۆپارێزن لە گوناهیانە لەبەرەوە ئێمە وەختێکە مەڕێکمان سەر بڕی و کردمان بە قوربانی ئەوە تێگەیشتین کەوە کۆتاییمان بە قوربانیکردن بە مرۆڤ هێنا لە هەمان کاتدا ناخی مرۆڤ گورگێکی تایە گورگێک لە ناخی هەموو مرۆڤێکە هەیە پێی دەڵێ قەتل بکە پێی دەڵێ خراپە بکە باشەکان خۆیانیان گرتووە ئێمە وەختی قوربانیەکە دەکەین لەبەرەوە عارفی کورد نالی مەلا خدری نالی بە ڕەحمەت بێ وتی گورگی ناخی سەر بڕێ گورگی ناخی سەر بڕێ هەر کەس کە قوربانی دەوێ چی ئەوێ قوربانی بکە بەری ئەوەی مەڕێک سەر بڕێ گورگێک لە ناخی خۆتە سەری بڕە گورگ عادەتە مەڕ دەخوا بۆ ئەوەی ئێمە گورگی ناخمان بکوژین بۆ ئەوەی گورگی ناخمان هانمان نەدا دەبینی زۆرێک لەو قاتیلانەی ئێستا مرۆڤ دەکوژن قوربانیشیان کردووە کاتی خۆی یا قوربانیان بۆ کراوە کاتی خۆی کەواتە مەڕیان سەر بڕی بەڵام گورگی ناخی خۆی ئێستا ئینسان دەکوژێ کەواتە قوربانی سوودی چی بوو ئەگە تەماشای گورگشکەی وشەی گورگ سێ جار لە قورئان هاتووە ذئب سێ جار لە قورئان هاتووە هەرسێکیشی لە سوورەتی یوسفە یعقوب پێغەمبەرە ژیرە زیرەکە کە دەڵێ وەئەخاف ئەن یەأکولەه الذئب یعنی مەبەستی چییە دەزانێت گورگی ناخی براکانی دەزانێت لە ناخی براکانی گورگێک هەیە ئەوانن کە دەیخۆن دوای ئەوانش دێنەوە هەر بە درۆ ئەڵێن گورگ خواردی ئەڵێن فەئەکەلەه الذئب کەواتە سێ جار وشەی ذئب لە قورئاندا و هەرسێکی لە سوورەتی یوسفدا پێمان دەڵێ لە ناخی براکانی لە ناخی بەشێک لە براکانی یوسفدا گورگێک هەبوو ئەو گورگانن کە یوسفیان فرەدانێ و چاڵەکە و نێو بیرەکەەوە کەواتە لێرە جێ پرسیارەکە گەلک مەزەنە مامۆستا کە کوڕێن یعقوب عەلەیهی سەلام کوڕێن پێغەمبەرێکی بن و گورگ ناف ناخێواندا هەبیتن ئەرێ بوو کەسێکی وەک مە دێ چاوە بیتن ڕەنگە ئێمە باشتر بین ئەمەیە مەسەلەکە کەواتە کوڕی نوحیش هەیە ئەڵێ وەرە سەرکەوە لەگەڵمانە وانە نوح فەرمووی إن ابني من أهلي خدايا تو فرمود أهلكي خود وإن ابني من أهلي قال إنه ليس من أهلك إنه عمل غير صالح نال لك نويتونيا كفري أوا إنه ليس من أهلك كسكاري تونيا إنه عمل غير صالح كواتا دشي كوري بيغمبريش بعمل غير صالح كواتا أما أميدك ددا بإيما هركس كوري هركس يكا زور شانازينكا قرنق أوي خوي چون بي هەر کەسێکیش ناڵێ وەڵا باوکی من کەسێکی خراپ بۆ منیش خراپ دەرەچم نانەوە نییە کەواتە باشی خراپیل سەر ئاستی تاکیە دێنەوە سەر قسەکەی مەلای جزیری قابلیت کو نەبێت حکمەتی ئوستاد جوانە کەواتە مامۆستا گەرم دوماهی تەوەر بەحسا نها ڕەوشە کوردستانی بکەین کە ئەف ساڵەدا مە نەکاری حەجی ئەنجام بدەین حەجیên کوردستانیان کو ئەوێن ڤیای حەجێ بکەن خەڵکی کورد لە هەرێمە کوردستانی ئەرێ بەدیلاوێ چییە چی دیتر بکرێتن باشە لە ئاستی وڵاتی وەکو سعودیە مراجعاتێکەکەن ئێستاکە ئەو مراجعاتە لە ساڵی 2008 ڕۆژنامەی ئەلوەتەنی سعودی باسی کرد لە 2013 عەبدوڕەحمان ڕاشید لە شەرق الأوسەتی سعودیە هەر باسی کرد دەڵێ ئێمە بەم نەوعە یعنی حەج شوێنەکەی مەساحەکەی بچووکە هەموو ساڵە بەشی 2 ملیۆنەکە ئیتر خۆ گەورەتریەکەی چەندێکەکە زۆر ناگرێ لە ڕووی تەوسیعە مراجعاتێکەکەن لە سعودیە ئێستا نەگەشتونەتە ئەنجام دەڵێن خدا فەرموویەتی الحج أشهر معلومات فمن فرض فيهن الحج تفسير قديمة كان دلن أو ميقات أو توقيت كيتي إسا قسل ودكان دلن أكري زياد لحجك لصالك ذهبي يكي كان كوتاي كي بيو ججني قربان بي لتشوار مانغان دا حج هبي لسي مانغو أو عند الرجال لشستون روج دا أو عند حج هبي أنا أما جاي دراسة إستاكا
دیراسەی دەکەن و چونکە دەڵێن خدا فەرمیوەتی الحەج ئەشهور معلومات چونکە ئەوان بۆ وا دەڵێن ئێستا لە سعودی ئەڵێن 1 ملیار و 600 ملیۆن مسلمان هەیە دەڵێن ئەوەی کە ئێستا حەجی لەسەر بێت لە ملیارێک و 600 ملیۆن تقریبا ڕوبعێکی لەسەرێتی یعنی 400 ملیۆن لەو نوعەیە کە توانای هەیە و بێ بۆ حەج ئێستاکە باش دەڵێن ئێمە ئێستاکە ئەم 400 ملیۆنە هەموو ساڵێک 2 ملیۆن دێ بۆ حەج جێگە ئەبێتەوە باش ئەم 400 ملیۆنە ئەگەر مسلمان زیاد نەکا بەس ئەمەی ئێستەی سەر زەوی بێنین لەم ملیار و 600 دەڵێن بە 175 لادەین 1 ملیار و 200 ملیۆن لادەین 400 ملیۆن بهێڵینەوە بڵێن 400 ملیۆن کەس پێویستی بە حەجە لەم حەدی کەم ڕوبعێکی وەرگین لە ملیارێک و 600 ملیۆن ڕوبعێکی وەرگراکە 400 ملیۆن دەڵێن ئەم 400 ملیۆنە با ئێستا ئەگەر وەک ئێستا بێ هەموو ساڵێ 2 ملیۆن کەس بێ بۆ حەج 400 ملیۆن دابەشی 2 ملیۆنکە ئەڵێ 200 ساڵەکە کەواتە بەس ئەوەی ئێستا لە ژیاندایە 200 ساڵی تر اینجا ئەیە حەجکە ئەمرێ فرێ حەج ناکەوێت کەواتە چارەسەر بیری لێکەنەوە ئەمە بەدەستی من و بیر لێکردنەوە بوو چیە مامۆستا کە ئاەتە قورئان و پیرۆز زۆر صریح بێژتن الحەج ئەشهور معلومات ئەقەدە قەزم ئەمەیە یعنی ئەمە بیرەکەنەوە ئایا ئەو تەفسیرانەی پێشوو هەر بەوە بڕۆینکەوە حەج چەند ڕۆژێکە یا حەج ئەشهور معلوماتە ئەمە ئیشی ئەوانە چونکە ئەمە ئیشە بە قەرارە بە من و تۆ نادرێ بەڵێ مامۆستا ئەگەر ئەم وەکو بژنێش لەوانەی سەقافی بەحساوی مەسەلەی بکەین ئەرێ ترسا زانای مسلمان چ تشتە کە ئاەتێک صریح بێژتن الحەج ئەشهور معلومات و ترسێک ژێ چەندی هەبیتن کە وێ بکەنە بڕیار ئەوەیە کە لەسەر ڕابردووەکە ئەڕۆن نازان قورئان بۆ هەموو زەمان و مەکانێکە و دەکرێت خەڵکی ئێسش قسەی هەبێن جەبەرەوە ئەمە لە سعودیا لەم دیراسەیەن کە بیر لەوەکەنەوە وەکو باسم کرد مەم ڕقمانەی کە گوتم یعنی کە 400 ملیۆن کەس ئێستا پێویستی بە حەج بێ هەموو ساڵێکش 2 ملیۆن بڕوە 200 ساڵ وەفاتەکە کەواتە چۆن ئەبێ وابێ خودداش حتمما ئەمەی کردووە بە ڕوکن مادام حەج ڕوکنە حەج ئەبێ بکرێ ئەمە بە چ وەزعێک دەبێ ئەمە ئیشی من نییە ئەمە ئەوان بیری لێکەنەوە دەگەن بە نەتیجەیەکش بەڵام ئێستا ئەم ساڵ حەج نەبوو بە شێوازی ئەم ساڵ نەبوو چی بکەین پێغەمبەر درودی خوای لەسەر لە کارێکی خێرا بوو فەرمووی إن بالمدينة أقوام ما سرتم مسيرا إلا شاركوكم الأجر فەرمووی ئێستا خەڵکانێکن لە مەدینە لەگەڵ ئێمە نین بەڵام ئێمە هەنگاو بە هەنگاو کە ئەجوڵین ئەوانیش لەگەڵمان بەشدارن لەم خێرە فەرموویان بۆ فەرمووی حەبەسەهم العذر یعنی عوزرێکیان هەیە نەیانتوانی نەخۆشە گرفتێکی هەیە ئەوەی هەیە کەواتە هەر کەس مەقسەی من نییە قسەی پێغەمبەر هەر کەس نیەتی حەقیقی بۆ حەج هەبوو بێ و ئێستا لەبەر بارودۆخی کۆڕۆنا نەبوو خدا لەسەر نیەتەکەی خۆی باداش تێداتەوە ئەم کارین بێژینە و کەس نیەتە حەج ئینایە سەروی نەمایە حەج من ناتوانم ئەوەی بە فتووە بەڵام لە ڕوحەکەی دەڵێم لە ڕۆ معنەوەکەی دەڵێم چونکە بۆچی نالی ئێمە بە ڕەحمەت بێ دەفەرمێ بۆ جیواری حەق لە هەرجێ بۆ جیواری حەق لە هەرجێ صدقی نیەت کافیە بۆ جیواری حەق لە هەرجێ صدقی نیەت کافیە یعنی چی یعنی کە تۆ بتەوێت جیواری جیرانی حەق بی بتەوێت نزیک بی لە حەق لە هەر جێیەک بی صدقی نیەت کافیە ئەمە لەو قسەوە هێناوێتی ئەم کوردیە لەو قسەوە هێناوێتی کە ئینسان نیەت مەسەلەن چۆن یعنی ئێستاکە ئینسان هەیە بەڕاستی ئینسان هەیە ئێستا لە تەلەڤیزیۆنە ئەبینی پارە پیشانەدا جاری وایە مەبالغی گەورە یا پارە تەبعەکەن ئینسان هەیە جۆم لێ بووە دەڵێ ئەو هەموو پارەی هی من بووە ئەڵێ بۆ چیتە ئەڵێ گشتیم ئەکرد بەخێر یعنی بەدڵ وا دەڵێ ئەم نوع ئینسانە کە بەڕاستیەتی و نیەتەکەی خوا دەزانێ نیەتەکەشی ڕاستە ئەمە بە ئاکارێکی زۆر گەورە بۆی دەنووسێ بۆی دەڵێن دەوڵەمەندان بەکارەکانیان دەچنە پێش هەژارەکان بە نیەتەکانیان دەچنە پێش لەبەرەوە هەر مسلمانێک بە تەمای حەج بۆ ڕێگەی حەجی لێ گیراوە بەهۆی کۆڕۆنا و خودداش ناخی ئەو دەزانێت کە هیچ سەبەبێک نییە ڕایگرت بێ ئیلا ئەم بارودۆخە نەبێ ئەڵێم ناڵم حەجی کردو ئەڵێم خوددا ئەجری حەجی بۆ نووسیوە خوددا ئەجری حەجی بۆ نووسیوە چونکە پێغەمبەر فەرمووی من هم بحسنة فلم يعملها كتب الله له به حسنة يعني نیەتەکەی هێبیکە بەس بارودۆخ ڕێگەی لێگرتووە بەلێرم مژارەکە دیتر زۆر گرنگ کە مامۆستا کە زۆر خەڵکی مە سەرقاڵ بووە بێ مەسەلەی بە تایبەتی خەڵکی هەرێما کوردستانی کە دبێژن مادەم حەج نهێتەکردن قوربانیژی نهێتەکردن ئەف ساڵەدا ئەرێ چ ڕامان دەبوو جەژنێ بێت ئایا جەژن پەیوەستە بوان هەردوو مەراسیمان بە یانجی تشتێکی سەر بخۆ جەژن بەڕاستی ئێمە پێغەمبەر درودی خوای لەسەر لە فەرمودیا باسی کردو لە هەمان کاتیشدا ئێمە ئەم دوو جەژنە ئاینیەمان هەیە جەژنی نەتەوەییمان هەیە جەژنی ئاینیمان هەیە جەژنی ئینسانیشمان هەیە سەری ساڵی زاینیە جەژنی نەورۆز جەژنی نەتەوەییمانە قوربان و ڕەمەزان جەژنی ئاینی موسڵمانە
لەبەرەوە واتە قوربانی هەبوونا جەژنێ تشتێک مستەقل و سربخۆیە بەڵێ یان ڕاست. جیگرێدا بحەج و قوربانیە بە یعنی جا بۆ ئەوەی بڵێن ینی چۆن لە شێوازێکی ڕەمزیش بێ حەج هەرەکرێ بەس بۆ ژمارە 1000 کەسێک یعنی بۆ ئەوەی کە هەر بکرێ بڵێ بەو شێوازی بەو ڕێکارانی کە هەیە لەبەرەوە خەڵک قوربانی خۆشی دەکا هەیبێ خەڵک چۆن دەڵێ جەژنی خۆشی هەر دەکاتەوە شکی تێدا نیە جا بەکو وتر بەدیل چییە هەندێ بەدیلی شێ ئەکرێ مەلای گەورە بە ڕەحمەت بێ لە تەفسیرەکەیدا لە بەرگی هەشدا قسە دەکا مەسەن دەفەرمێ حەجی یەکەم فەرزە لەسرت لە بەرگی هەشتی تەفسیرەکەیدا مەلای گەورە دەفەرمێ دەڵێ بەو کەسانە مەلای گەورە لە تەفسیرەکەیدا دەڵێ لە بەرگی هەش دەڵێ ئەو کەسانی کە حەز دەکەن حەجی دووەم و سێم و چوارەم بکەن ئەو دەڵێ لە سەردەمی ئەودا دەڵێ ئەم سەردەمە کتێبی دینی و ئاینی زۆر کەمە کتێبی ئاینی بکڕن دابەشیکەن بەسەر خەڵکدا خێرتانەگا وەکو خێری حەجەکە یعنی ئەووا دەڵێ جارێکی دی لە بەرگی دەی تەفسیرەکەیدا مەلای گەورە دەڵێ لە سەربانی مزگەوت بووم ڕۆژێکیان دانیشت بووم پیاوێک مەبینی سێرێک دەکا و دەگەڕێتەوە بانگم کردوتم وەرە تۆ چ دێ وتی مامۆستا من خەڵکی فلانە گوندم وتم وتی نوێژی جومعە لەوێ دەکەین ئێمە وتم وتی مەلایەکمان هەیە یەک خوتبەی هەیە هەموو جومعێ دووبارەی دەکات بەڵکو هەندێک لە خوتبەکانی خۆتمان بدەیتێ بیبم ئەو مامۆستایە ئەوانە بخوێنێت اینجا لەوێ چ دەڵێ لە بەرگی دەی تەفسیرەکەیدا تەفسیری کوردی مەلای گەورە دەڵێ بەداخەوە دوو عیبادەتمان هەیە مانە ڕاستەقینەکانی ون بووە یەکێکیان نوێژی جومعەیە کە ئەو هەیلی هاتووە یەکێکیشیان حەجە ئەو قسانی کە من کردم ئێستاکە کە حەج و نوێژی جومعە و ئەمانە ئەسراری زۆری تێدایە ئەمەی من گوتم تێگەشتنی منە لەمە باشتر و زیاتری زۆر هەیە دەستێتت خۆش مامۆستای بەڕێز ساخ و سەلامەت ئینشەڵڵا بوو پێشکەشکردناوان هەمی ئامۆژگاریان پەرجوان بەلێ بینەر و بیسەرێن کوردستان 24 وی دەمەی وی ئاوایی دەهێنە دومایاوی خەڵکی و زۆر سپاس بۆ هەوێن بەڕێژی کە هین بەشدار بوون گەلمەت بینەریەدا و زۆر سپاس بۆ هەفکارن بەڕێژی جوورا کۆنتڕۆلی ساخ و سەلامەت بن حتا ڕۆژێکا دیتران کۆت بەرنامەیەکی دیتردا بگەینە فێک خدای مەزن مە هەمیان بپارێزیت و هەمی ڕۆژێن وە جەژن و خێر و خۆشی بن